وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. مسرور مسعود مصطفى ڕئیسە حکوومەتە حەلیم لە وەڵامە خۆپیشاندانە خوێندکارانە لە کۆنفرانسێکی مەتبوعاتی هەنێ قسەی کرد. بۆ خاتری ئەوەی قسەکانە مسرور مسعود مصطفى سەرۆکە حکوومەتە حەلیم بێوەڵام نەوێت و خەڵکە کوردەوار جوابی دابێتەوە. بۆ خاتری ئەوەی ئەو زەهنیەتەی کە ئەو گەرەکێسی لە ناوە خەڵکا دروستی کات ئێمە بۆش و بەتاڵی بکەین. وەڵامم مسرور مسعود مصطفى ئەدەینەوە، ڕئیسە حکوومەتە حەلیم. دوای ئەوەی کە خوێنکاران خۆپیشاندانیان کردبوو، مسرور مسعود مصطفى هەنێ قسەی کرد. بزانن وەختێک سەرۆکێک حکوومەتێک کاربەدەستێک لە ناو میدیایەکە قسەکە گەرەکێسی شتێک بە ناو ڕای گشتی بگۆڕێت و بەو مەسیرە بیوات کە ئەو حەزی پێیەکە. تەوەجۆ ئەکەن، یعنی گۆڕینی ڕای گشتی بەشێکی فرە و تەواوەتیە شتێکە پێئێژن دەسەڵات. تۆ لە ڕای گشتیە خەڵکی ئەترسێنی، تۆ لە ڕای گشتیە خەڵکی ئەتۆقێنی، تۆ لە ڕای گشتیە ئیرادە لە خەڵکیە ئەکوژی، تۆ لە ڕای گشتیە خەڵک بێدەسەڵات ئەەکەی، تۆ لە ڕای گشتیە خوی خەڵکی و هەڵس و کەوتی خەڵکی ئەگۆڕی. طبعا ئەم قسانەی وا مسرور مسعود مصطفى ئەیکا بۆ گۆڕینی خەڵکە. بزانە یارانە ئاخێز، من و حیچ کام لە یاران لەمە بەدووە بە کاربەدەستانە پارتی دموکراتی کوردستانە عێراق نایژن بنە ماڵەی بارزانی. ئەم قسە ناکەن. من لە سەرەتاوە بە تۆ وتم مسرور مسعود مصطفى بۆ ئەو کەسەی وا هاتکە بنە ماڵەی بنەجووی ئێوە کە معلوم نییە لەکوێ وە هاتکە، ئەیوەسێتەوە بە عەشیرەتی بارزانی. 7 عەشیرە ئەگرێتە بەر، لەبەر ئەوەی خەڵک هەر نەفرەتێکی هەست لە دزی، لە جەردەیی، لە پیاوکوژی، لە جنایەتکاری، لە دەستەمۆبوونتان، لە قەبارە بچووک بوونتان کە قسەتان پێیەکە هەموو تایفەی بارزانی بگرێتەوە. ئەمە هەمان تکنیکە کە پێی ئێژن گۆڕینی ڕای گشتی. ئێوە بە چی ماگنۆ؟ بە وەزنە عەشیرەتی ماگنۆ. هەموو عەشیرەتە بارزانی ڕقیانە لە ئێوە، لە خەڵکتان کوشتووە، خەڵکتان دەربەدەر کردووە، خۆفشەکەنەوە بەسەر ئەم خەڵکە. بەناوە ئەم خەڵکە و بەناوە عەشیرەتە بارزانی دزی ئەکەن، خوێڕێتی ئەکەن، جەنایەت ئەکەن. عەشیرەتە بارزانی بەدەست ئێوەوە هەڵقرچیاگە، بەڵام خیرەتە عەشیرەیەکە نایەڵێ وەختی خەڵکەکە بە ئشتبا لەسەر غەڵەتی ئێوە دروستان کردگە ڕوو ئەکاوە جمێنەکان ئەدا بە بارزانی ئەوانیش ئەگرێتەوە. ئەمە تکنیکە. وا باوکەتۆ و باوات مصطفى بەکاری هاورد. ئێوە ئەسڵەن معلوم نییە کێن، مشتێ بنەجوولەکەن لەکوێ هاتگن، خەڵکە ئەرمەنستانن لەکوێ هاتکن، خریاک نەسەناوە منتەقەیە بلەو بارزان خۆتان تەحمیل کردگە بە مەقامە دینی و بە عەشیرەتە بارزانی. عەشیرەتە بارزانی حاشای لە ئێوە کردگە، وەلێ ئەو تکنیکە چکۆلە ئێوە بەکارتان هاوردگە خەڵک بە غەڵەت ئەبێتە هۆی متحید بوونەوەی ئەم عەشیرە لە پشتە ئێوەی فاسدا. یارانە ئاخێز، خەڵکە کوردەوار لەم دەقیقە بە ئێوە بارزانی نایژن، چون ئێوە بارزانی نین. ئێوە خێڵە ئەولسەلامە جوولەکەن، ئێوە خێڵە ئەولسەلامە جوولەکەن. مسرور مسعود مصطفى
ئەمە تەکنیکە ئەوەڵ با فێر بووی تۆ کە ڕای گشتی ئەگۆڕی جا با بزانە من چۆن هەڵت ئەتەکێنم لەو کوردەوارە کاورای بنە جوولەکەی فاسد وا ڕەبتت بە عەشیرەی بارزانیۆ نییە. هاتکە وەڵامە خوێنکاران ئەداتۆ ئەم کاورا وەڵامە خوێنکاران ئەداتۆ لەگرا تەهدیدێکی خوێنکارانەکە. من دەنگەکەی پێشووتریم دانیاگەم با گوێبین لەم قسە. ئێستا ئەو داواکاریانەی کە ئێوە هەتانە بە تایبەتی باسی دەرماڵە کرا من حەزەکەم تۆزێ مەجاڵم پێ بدەم بۆتانی باس بکەم. بەڕێزان ئەم زانکۆیانەی کە حکومی بە خۆڕایی حکوومەت بە خۆڕایی خوێندن تەرخان دەکا بۆ هاوڵاتیانی خۆی با و قوتابیا خۆشەویستانەی کە دێن لەم زانکۆیانە دەرسە خوێنە. داواکردنی دەرماڵە بۆ ئەوەی خوێندنێکی خۆڕایی بکرێ باوەڕ بکەن لە هیچ شوێنێکی دنیادا شتیوان نییە. شتیوان نەبووە کە بڵێ ئەبێ من بە خۆڕایی خوێندن نەخوێنم ئەبێ بڕەپارەیەکیشم بدەنێ بۆ بچم خوێندن بکەم. زانکۆی تر هەنە ئەهلین و خەڵکێکەیە لەوانەیە ئیمکانیاتی مادیان باش بێ پارەش ئەدەن بۆ بچم خوێنم. ئێستا کاک مەسرور مەسعود مسەفا تۆ قیاس بە وڵاتانی ترەگری خۆ تۆ ناتوانی وەڵام بیتۆ خۆ تۆ ناتوانی شێوەیەکی تایبەت بە حکوومەتداریت بوێ ئێوە دائیمەن قیاس بە وڵاتانی دنیاگرن. مەسرور مەسعود مسەفا تۆ بە من بێژە لە کامە وڵاتی 5 ملیۆنیە 1,500,000 نەفەری موچەخوەرە 500,000 نەفەر موچەخوەریان هەست بەناوە هێزە ئەمنیەتی کە ئێوە بن. مەگە تۆ قیاس ناکەی بە دەوڵەتانە دنیا ئەوە من قیاس ئەەکەم بە تۆ. لەکوێ لە 5 ملیۆن نەفەر جەمعیەت 1,500,000 مشەخوەرە دەسەڵاتە؟ لەکوێ؟ دەوڵەتە ئێرانی بە 85 ملیۆن نەفەر جەمعیەت و 2,500,000 نەفەر کارمەندە دەوڵەتی هەست. تۆ کوێت لە قیاسە دەوڵەتانە دنیا ئاکا خۆت قیاس ئەەکەی بە دەوڵەتانە دنیا؟ لەگرات دەرماڵانە مهم نییە. لەگرا ئەزانی چی مهمە بۆ ئەو خەڵکە؟ ئەوەی کە تۆ لە پڕێکە هاوردیتیانە ئەم حرێمە کوردستانە دەسەڵاتێکیان پێتدا تۆ کەوتیتە ماستاوکردن بۆ ئەم خەڵکە پارەی نەوتە بەسەر خەڵکا تەوزیع کرد. ئیستە خەریکی وردە وردە لە خەڵکی ئەسێنی تۆ. یعنی وردە وردە ئەو شتەی کە ئەتاندا بەم خەڵکە و خۆتان ڕاگرت بوو بە ناوی بەشکردنە پارە وردە وردە لیان ئەسێنی تۆ چوون ئیستە تۆ ئیتر بە زوانە کوردایەتی و شاخ و پێشمەرگە و کوردستان قسە ناکەی. تۆ ئیستە بە زوانی یاسا و دەسەڵات قسە ئەکەی. دەسەڵاتێک کە بێی وایە هەتایە دەسەڵاتە ئیتر تۆ بە یاسا و شەق و پۆلیس قسە ئەکەی. بۆیە تۆ ئیستە منەتە نییە موچە و بندیوارانە ئەکەی بە 6 مانگ جارێ ئەیکەی بە ڕۆبع موچە 2 بندیوارانە ئەوەڕیت بۆ تۆ ئەمانتە کرد لەبەرەوەی بمێنی تۆ. ئیستە ماگی تۆ کوڕم مەسعود مسەفای مەسعودە باوکە دەمی لە جامانەی زەرد و شەڕخوا کوڕک و کورد و ئەمانە ئەدا وە بندیوارانەی بە خەڵک ئەدا پارەتان ئەدا بە خوێنکار پارەتان بە بەلاش ئەدا بە خەڵکی دەوام نەکات و پارە بگرێ. پارەی گیرفانە باوکتان نەبوو لە قەبرەکەی ئەولسەلامە نەهات بووە دەرەوە پارەی داهاتە فرۆشتنە نەفتە ئەم سەرزەمینە بوو. وا ئێوە بەشێکی فرەتان ئەدزی بەشێکی فرەتان ئەدا بەم مردمە سواوە بێدەسەڵاتەی ئێمە تا بیکەن بە نۆکەرە خۆتان. ئیستە ئێوە ئستقلالتان کردگە گەرەکتانە بەرەبەرە ئەمیشە ئەم خەڵکە بسێندۆ. ئەم خەڵکە ئیستە مقاومە ئەکان نایەڵێ بەرەبەرە هەموو شتێکی لێ بسێنی تۆ.
ئەمە باسە ئەووەڵە با بیزانیت قیاسی بە وڵاتانە دنیا مەکە لە هیچ وڵاتێکی دنیا 1,500,000 نەفەر مشەخۆر بۆ 3 ملیۆن نەفەر 5 ملیۆن نیەن ئێوەها بەشێک 50 لە 154 حکوومەتە حەلیم وا لە ژێرە دەسە حکوومەتە مەرکەزیە ئێوە 3 مەحافزن ناونە 2 ملیۆن 1,500,000 نەفەر مشەخۆرتان نووساگە لەکوێی دنیا واسە تۆ کە قیاس بە دەوڵەتانە تر ئەەکەی ئێستا ئەو دەنی بۆی بچم خوێندەم بکەم زانکۆی تر هەنە ئەهلین و خەڵکێکەیە لەوانەیە ئیمکانیاتی مادیان باش بێ پارەش ئەدەن بۆی بچم خوێنم دوای هەندێک جار نمونەی دەرەوە دێنەوە مەسەلەن دەڵێن لە ئەوروپا وایە لە ئەمریکا وایە لە وڵاتانی پێشکەوتوو وایە قەرز بە قوتابیە درێ ڕاستە بەڵام ئەوانەی کە ئەچنا لە هەموو شوێنێکی پێشکەوتووی دنیا گەر بمانەوێت چاو لە وڵاتانی پێشکەوتوو بکەین بۆ ئەوەی بەس بەرچاوتان ڕوون بێ ئەو وڵاتانە خوێندنیان بەلاش نییە هەموو قوتابیە گەبێ پارە بدە بەڵام چی دەکەن بانک قەرزیان پێدەدا و ئەو قەرزە بۆ ئەوەیە دواتر بە قست پارەی خوێندنی خۆیان بدەنەوە بە زانکۆکان یعنی ئەمە ئەو سیستەمە باوەیە کە هەیە قەرزەکانیش حکوومەت نایدا بانک دەیدا بانک بە قوتابی بە شێوەیە قست قەرزێکی پێدا بۆ ئەوەی بتوانێت سەدی ئەوەی خۆی بکە هی تێچووی خوێندنەکەی خۆی بکە ئێمە لە حکوومەت دەی درۆت کرد بانک ئەسڵان بە بەلاش دەی درۆت کرد ئەسڵان بانک نایدات بەڵکو بڕێک برۆکر ئەیدەن بانک نیەن برۆکرگەرێکن کە حاکمیەت ارتباتی هەستەکیانە یعنی وەنە چی وەنە سوودەر وەنە ئەوانەی وا سوو ئەدەن لە بازاڕە ئەوانەی وا کریدیت کارت ئەدەن و لۆن ئەدەن ئەمانە بانک نیەن حاڵیت بوو کاورای دەهاتی وا تۆ سەرۆکە حکوومەتە حەلیمی وا تۆ لە پێگەی سەرۆکە حکوومەتە حەلیما دانیشتگی کاول داتۆ بێرە سابەتی بکە یەک بانک لە هیچ کوێ ئەم دنیا پوڵ ئەدا بە خوێنکار ئادەی تۆ لۆنە دانیشتجووی ئێژی تروانیە لۆنە خوێنکاری ئێژی تروانیە خۆ تۆ ئێژن دەرسە خوێنگە لە یاڵەتە متحدەیە ئامریکا تێ هەڵدریاک بانک ئەیدا یا برۆکەر ئەیدا یا لۆن برۆکەرەیدا ئەمە درۆی ئەوڵە تۆ لە سەرەتا خۆت وتە قیاسم بە دەوڵەتانە تر لەگرایژی خەڵکی قیاس نەکا بە دەوڵەتانە تر خۆ تۆ ئەم قسانە بۆ ئەەکەی تۆ ئیستا هاتگی زەهنیەتێ لە خەڵکە کورد دروست ئەەکەی ئێمە لە قۆناغە شاخ و کوردبازی و دەمە قۆپان و شەرواڵە و کوشاو تێپەڕیگین ئێمە ئیستا قۆناغە حکوومەتداری حکوومەتەکەیشمان ستەیبڵە هەتاهەتاییە من بە زوانی یاسا تەکتانە قسەکەم حاڵیتە وەرێ تۆ ئەو خەڵکتە بە چی گرت بوو تۆ ئەو خەڵکتە نە بە یاسا گرت بوو تۆ ئەو خەڵکتە بە پەیوەندی عەشایری گرت بوو تۆ ئەو خەڵکە باجت پێدا باج بەشێکی فرە لە پارەی ئەم سەرزەمینتە ئەدزی بەشێکت ئەدا بە کەسانی بێلیاقەت تابوونە نۆکەرە تۆ ئەم سیستەمەی بەکارت هاورد ئەو گەندەڵیوە بە فەسادکێشانە خەڵکی بوو ئیستا گەرەکتە وردە لیان پسێنی تۆ تا ئەم خەڵکە خار و خەفیفکەی زیاتر خار و خەفیفیکەی تا دەسەڵاتە خۆت ئاوا بنوێنی دەسەڵاتم هەسوو نایدەم گەرەکتە وابێژی بەم خەڵکە بابێنە سەرە نەختەی دووەمە تۆ من پێت ئێژم ئەوانەی وا لەگرا ئیستا خەریکن زریک ئەکەن پارتی و بارزانین با نوکتێکتان پێبێژم بیزانن ببەخشن پارتی و بنەماڵەی مەسعود و مسەفا و ئەولسەلامن شێ ئەولسەلام ئێوەمانان فێر نەوگن تەشەکر بکەن
فێر نەوگن سپاس گوزاری بکەن ئەدەبی گەرە کە فێرە سپاس گوزاری بوویت بۆیە هەر کەسێ شتە تازە تێرێت کە ئەتوانێت تەئسیر لەسەریان دابنێت بەجێ ئەوەی کە سپاسی دروستی بکەن بێنزاکەتی و بێئەدەبی ئەکەن سێ نەسڵی پێ ئەچێ تا فێرە سپاسکردنە بە ئەدەب و بن مجەسەمە بۆ پەیمانە حەیدەری دروست کە نەزانی بۆ ئەزریکێنی جمێن ئەدەی چون تەئسیرم دانیاگە تا ناخ دڵت شێویاگی بۆیە جمێنە دەی تەئسیرم لەسەر کردگە ئیسە پێ دێژم چۆن تەئسیرە لەسەرەکەم تۆ هاتکی شەڕە میدیایی بە خەڵکی ئەەکەی پرۆپاگاندا ئەەکەی تا خیاڵستانە خەڵکی بشێویت تا خوێنکاران ساردۆکەی تۆ من تێم لە تۆی ئەگۆڕم بەناو خەڵک و جواو دەدەمەوە من خەڵکم جواو دەدەمەوە من دەوڵەت و کوردیم جواو دەدەمەوە جایسە گوێ بگرە لە لەختەی دووەمت کە قساکەی هەر لەگرا ئێوە پێش هێزە فەرمیەکان ئەبێ ڕێگری بکەن لەوەی کە سوکاتی بە سمبل و کەرامەتی وڵاتەکەمان بگرن کەرامەتی کامە وڵات مەسرورە بارزانی دەقیق قسە بکە ببەخشن من دیسان وتم بارزانی مەسرور مەسعود مسەفا کەرامەتە کامە وڵاتە عێراق کەرامەتە کامە وڵات مەگەر تۆ وڵاتی سەرۆکە ئەقلیمە کوردستانە عێراق مەگەر کوردستانە عێراق وڵاتە بە کامە تعریف کوردستانە عێراق وڵاتە مەسرور مەسعود مستەفا کاورای کاو لە تێ هەڵدریاک بە کامە تعریف ئەمە لە تۆ قبول ناکرێها تۆ سەرۆکە ئەقلیمە کوردستانە عێراقی لە تۆ قبول ناکرێ کامە وڵات مشەخەسیکە چۆن ڕۆژنامەوانێکی تێ هەڵدریاک لەوێ نییە بێژێ مەسرور مەسعود مسەفا ئەمە کامە وڵاتە عێراقە مەگە تۆ وڵاتی قبول ناکرێت چێ قبولی ناکە مەجلسە عێراق قبولی ناکە دەستورە عێراق قبولی ناکە دەوڵەتە نەبووگە عێراق قبولی ناکە چی قبولی ناکە چی قبول ناکە ئێوە پێش هێزە فەرمیەکان ئەبێ ڕێگری بکەن لەوەی کە سوکاتی بە سمبل و کەرامەتی وڵاتەکەمان بگرن جا من سمبل و کەرامەتی وڵاتەکەتان کەرامەتە وڵات ڕۆڵە لە ئینسانی سەربەرزی ئەو وڵاتە تێت لە مەچەکی قارەمانانەی تێت لە تەئسیر و لە زەبری لەسەر کۆمەلگای جیهانی تێت لەسەر پەڕۆبووگەنەکەی بنەماڵە بووگەنەکەی تۆ نایەت مەسرور مەسعود مسەفا حاڵی بوو کەرامەتە وڵات لەوێ تێت وا خەڵکە ئەم سەرزەمینە هاوار ئەکا و بەجێ تێڵێ و لە بیراڕۆسا سەرمالی ئەدائێژی جێم هێشت بۆ تۆ بۆ ئیسە تێمە سەری ئەوەی کە ئەو لەکوێ لێ قۆمیاگە نازانێت چی ئێژێت تۆ ئەگەر شعورە بوایە دەرکە بوایە ئەگەر کورد بوایی تا ڕۆژی 100 جار مەشیایە تفل لە خۆت بکردایە وا دوێکە ڕۆژە چوارشەمبە لە کاناڵە مانشە 27 نەفەر کورد خنکیا وا هەڵات کەرامەت پەڕۆبۆگەنەکەی بەردەمە باوکە نییە باوک بێشەرەفە خۆ بێشەرەف حاڵیت بوو کەرامەتە وڵات چی شکڵیە کامە وڵات عێراق حەبیب ئەقلیمە کوردستانە عێراق کامە وڵات بۆ درۆ ئەەکەی درۆزن لە ئەول سەلامە بارزان درۆزنتر تۆ خەریکی پرۆپاگاندا ئەەکەی خەڵک بترسێنی هیمای ملەتێ کامە میلەت گەرەکتە مەسەڵەن کوردی تێبەردەی کورد مەگە ملەتە
مەگە بووگە سۆ ملەت مەگەر تۆ دەستورە عێراقی نیەی مەگەر باوکە قەزەمەکە نەچووە لە بەغا دەستورە عێراقی ئیمزا کرد ئێوە ئیقلیمە دەوڵەتە عێراقین گەرەکتە خەڵک بترسێنی هۆ بە کەرامەتە تۆ بە کەرامەتە کورد تەوهینە کردگە وا ئەم کوردە نە سەرزەمینی هەز نە تاریفی هەز نە جوغرافیای هەز حیچێکی دیار نییە ئێوە پێش هێزە فەرمیەکان ئەبێ ڕێگری بکەن لەوەی کە سوکاتی بە سمبل و کەرامەتی وڵاتەکەمان بکرێت جا من دڵنیام ئەمە ئیشی قوتابی نەبووە و هەر کەسێ ئەمەشی کردووە حکوومەت لی بێدەنگ ناوێت و ئەوانەی کە بێڕێزی بەرەمبەر بە ئاڵای کوردستان دەکەن پێویستە ڕوبەڕووی یاسا بکرێنەوە یعنی بێڕێزی بە ئاڵای کوردستان ئەکەن ڕوبەڕووی یاسا بکرێتەوە ئیستا تۆ لە ناوی یاسا بێڕێزی بە ئاڵای کوردستانە هەس کامە کوردستان وا لەکوێ ئەم کوردستانە خەریتەکەی دانێ لەکوێ خەریتەی جوغرافیای سیاسیە جیهانە مەوجودی نیەی ئەی بۆ درۆەکەی سەرۆکە حکوومەتە حەلیم مەسرور مەسعود مستەفا بۆ درۆەکەی خەڵکێکی ناو خیابانم قسە بکە خەڵک لێگرێت تۆ وا بە یاسا قسە ئەەکەی وا بە یاسای نێو دەوڵەتی قسە ئەەکەی ئیستە باسی یاسات کرد بۆ قسەی نایاسایی درۆزنانەکەی بۆ گەرەکتە خەڵکی بتۆقێنی بە درۆ تۆ وڵاتە کوێی گیرەم ئیهانەکردن بە پەرچەمی وڵاتێک خراپ بێت ئیهانیان بە پەرچەمە عێراق کردووە خۆنیان کردگە تۆ پەرچەمێکی حیزانەی بنەماڵە خوێڕیەکەتە دانیاگە وەکو تیمە فوتباڵ پەرچەمە لە باشترین حاڵەتە پەرچەمە حکوومەتە ئیقلیمە کوردستانە عێراقە پەرچەمە عێراق نییە دەوڵەتە عێراقیش پێی خۆشە ئەم ئەقلیمە قۆڕە بکەیتە ناو توالێتەوە بە کێ تەوهین کریاگە بە شارۆمەندە عێراقی تەوهین کریاگە بە کێ تەوهین کریاگە تۆ تاکەی گەرەکتە بەم منافقیە بڕۆیتە بەرۆ کاورای منافق باوا منافق بنە ئەو سەلامە جوو مەسرور مەسعود مسەفا ئیسە تۆ گەرەکتە خەڵکی بترسێنی ئۆ ڕوبەڕووی یاساتان ئەەکەین و کەرامەتی مردمی کورد و کەرامەتی کوردستان و حەج ڕەبتی نە بە کورد هەز نە بە سەرزەمینە کوردەوار هەز ئەم پەڕۆ بۆ گەنەی حەلیمتان حەج ڕەبتێکی نییە ئەوە من لەگرا حکممدا ئەوەی دەسی ئەکەوێ ئەم پەڕۆ بۆ گەنەی بنەماڵەی شێخ ئەول سەلامە بنە جوولەکە بکەنە ناو توالێتەوە ئەوە من حکممدا بە گوێرەی هیچ یاسایەکیش لەم دنیا ئێوە پەڕۆی هیچ وڵاتێ نیەن پەڕۆ سیمبۆل تۆ هەرەزانی سیمبۆل یانێکی ئێمە بە تونترین شێوە ئیدانەی ئەم جۆرە کارانە دەکەین لە هەمان مەسەڵەن چه غەڵەتێک ئەەکەی بە تونترین شێوە ئیدانەکردن چه شەکڵیە تو ئیستە خۆ دەخەیتە تەناقوز و ئێژی تونند و تیژی خراوە چۆنە تۆ بە تونترین شێوە ئیدانە ئەەکەی ئیدانەکردن بە تونترین شێوە چه شەکڵیە دادەی ئیدانەیە کە بزانم ئادەی بزانم چه قەڵەتێک ئەەکەی ئادەی ئاڵای وڵاتەکەمان فەتح و فتوحە کردگە لە ژێریا تێ هەڵدریاک هەر کوێچووی بەم پەڕۆ بۆگەنە حیزیەتی هاورد و دەرچووت و تێو قوچاند ئاڵای وڵاتەکەمان نەوەڵا لە ژێریا 20,000 نەفەردا کوشت ئاڵاکە نەکەوێتە خوارۆ ئاڵای وڵاتەکەمان ئیدانەی ڕوبەڕووبوونەوەی تند دەکەین چ لەلایەن هێزەکانەوە بەرەمبەر بە قوتابی کرابێ چ لەلایەن هەندێک کەس بە ناوی قوتابی پەلاماری هێزە ئەمنیەکان بدرێت ئەمانە نا ئەوانە هەندێک کەس بەناوە قوتابی نیەنەوە قوتابین بەڵام هێشتا تێ نەگەیگن چۆن لە تۆ دەست بۆشێنن ئیستە ئێژم بۆ ئەوان وا ئەکەن تۆ پێت وایە ئەوان دەرماڵانەیان گەرەکە بەڵام ئەوان هێشتا
نازانن چیان لێ قۆمیاگە بەڵام ئەوەی وا لەو ناخیانە تووڕەئیە نازانن تووڕەییەکە هەنێ چییە من پێتێژم ئێستا پێتێژم مانە تند و تیژی نەما دروستکردنی فەوزا کە بە هیچ شێوەیەک لەگەڵ مافەکە دێ ئەمانە تند و تیژی و فەوزایە چه قەڵەتێگەکەی بۆ باوا گەوادەکەی تۆ تند و تیژی و فەوزای ئەکرد کەس یەخەی پێەگرت ها باوا گەوادەکەی تۆ ماڵە ئەم مردمێ وێران کرد و ماڵە عشیرەتە بارزانی وێران کرد و 200,000 نەفەری بردە بەرەی شەڕ و لێو دوا ئاشبەتاڵی پێکردن کەس بەری پێگرت تێ هەڵدریاک کەسێ لەو هەولێرە وێسیا وەختی ئێوە لە کەرەجۆ هاتنەوە بێژن بۆ فەوزاتان کرد بۆ ئەنفالتان بەسەرمانە هاورد یەک نەفەر لە عشیرەی بارزانی یەخەی پێگرتن بێژە 5,000 بارزانیمان کوژیا بۆ ئەوەی بنە جوولەکەی نەوەی ئەولسەلامە جوولەکە مەسرور مەسعود مسەفا بۆ فەوزاتان دروست کرد ئیستا خەڵکی تەهدیدەکەی بە فەوزا دروستکردن مەسرور مەسعود مسەفاوات و بە زمانی یاسا و ئیاڵەتە متحدەیە ئەمریکا قسە ئەەکەی بروسکەی ئیستقلال و سربەخۆیی ئیاڵەتە متحدەیە ئەمریکا ئێژێت خدا ئینسانی ئازاد دروست کردگەن و هەر ئینسانی حەقی هەست ژیانی بپارێزرێت ماڵی بپارێزرێت و هەر مرۆڤێ حەقی هەست تەعقیب خۆشبەختیە خۆی بکات ئەگەر گەلانە وڵاتێک حکوومەت ئاوڕی لێیان نەداوە پشتی تێیان کرد حەقیانە دەست بوونە ئەسڵحە و حکوومەتە نابوو بکەن ئەمە بروسکەی ئیستقلالە ئیاڵەتە متحدەیە ئەمریکاس لە ئینقلابە گەورەی فەڕەنسا خەڵک هاتە مەنسەی زهور و قیامی کرد لوی 16 خست وە سەریان بڕی ئەمە فەوزانیە ئەی باوە گەوادەکەی تۆ لە ژێرە چیا فەوزای ئەکرد فەوزا تەحمل ناکەی چ قەڵەتێکە کە ئادەی دەست بووە بزانم زرێبانی خەرە ناوە خیابان بزانم چه غەڵەتێکەکەی ئادەی حیزە گەڵتەڵپنەکانە پارتیت بخەرە ناوە خیابان خەڵکی تەهدیدەکەی تۆ کوڕە کێمە تۆ کوڕە مەسعودە کوڕە مسەفا نیەی تێ هەڵدریاک ئاوارەی دنیا و نۆکەرە دنیا بووگی تۆ کێی قوتابیان یەک ناگرێتەوە لەبەرەوە ئەمانە ڕێگەی یاسایی هەن کە چۆن ئێمە پێویستە چارەسەری بکەین و ئینشەڵڵا لەو یاسا قۆڕەی تۆ ڕێگەی یاسایی دانریاگە خەڵک تۆ بگرێت و باوکە بگرێت و باوا و بگرێ محاکمەیان کە بە جورمە هاوکاریکردن تەکە دەوڵەتانە منتەقە ئەنفال دروستکردن هەڵەبجە دروستکردن بە جورمە شنگال بە جورمە بەجێهێشتنە کەرکووک بە جورمە کاولکاری بەسەر خەڵکیە بە جورمە دەزی و فەساد بە جورمە پیاوکوژی لەو یاسا گەوادەی تۆ واتی ئەیە تا بگرین هەڵە کێشن یاسا تۆ هەر یاسا هەست خوێڕی چاوەتی و چین پێت کرد تۆ گەرەکت بوو زەهنیەتە خەڵکی بگۆڕی خەڵک بتۆقێنی ئەها من زەهنیەتەکەم لێت چەندۆ هەسە دەبێ جواون بەرەو ئادەی وڵاتە گەوادەکەت کامەسە وافرە مقدسە و کەرامەتی هەست لەسەر کام خەریتە مە تۆ بە زوانی یاسا و یاسای نێودەوڵەتی قسە ناکەی فەرشە قرمز دا ناخەی و سەرۆکە وڵاتان ئەوێنی بە ناوە دەوڵەتە کوردستان قسەیان تەکاکەی یا تۆ ئیقلیمە کوردستان عێراق حەبیبی کامیان نەوەی ئەولسەلامە جوولەکە مەسرور مەسعود مسەفا هیوادارم بە زوویش چارەسەر بکرێت ئێستا ئەو داواکاریانەی کە ئێوە هەتانە بە تایبەتی باسی دەرماڵە کرا من حەزەکەم تۆزێ مەجاڵم پێ بدەم بۆتانی با نە ئەو خوێنکارانە دەرماڵانیان نەگەرەکە داستانیان شتێکی ترەوە نازانن ئەزانی بۆ چون لەم سەرزەمینە ئێمە ڕابەریان کوشت لەم سەرزەمینە ئێمە ئلیتە گەورەی مردمیان کوشت زەهنیەتی ئەم مردمە بە میدیا بۆگەنەکانی تۆ دروست ئەکرێت و بە ئەنتەرەکانی سۆشیال میدیای تۆ بۆیە ئەم خەڵکە هاوار ئەکات دەست ئەوە شێنێت حاڵی خراوە نازانێ بێژێ لەسەر چی ئەو خەڵکە وەکو من ناتوانێ بێوە تۆ بێژێ و کامە وڵات کامە کەرامەت تۆ وڵاتە کوێی تۆ کوردی تۆ چۆن کوردی ئێمە چۆن کوردیم کامەسە و خەریتەمە نیشان بەتی ئەڵدریاک ئەم خەڵکە ناتوانێ قسە بکە بە بیانووی دەرماڵانە تێ هەڵداناکە و تێڵات ڕێناکە بێڵە بە ئەم خەڵکە فێرکەم تا بزانم لەسەر ڕەش خۆت لا ئەگری بزانم بە خۆت ئەگری بنە جوولەکەی بنە ئەو سەلامە جوولەکە
مسرور مسعود مسافە با بزانی مسرور مسعود مسافە ئەم شەڕە زەرگەریەی وا تۆ لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئەیکەی بە ئەنتەرانێ وەکو ئارام ئەحمەق وا ئێژن ئەوە پارتی فرە زلە و پارتی فرە گەورەسو و پارتی قەپیپیا ئەکا و پارتی ئەیخوا و ئەمە تۆ یەکێتی باڵانسی یەکتری ئەکەن یەکێتی نەمێنێ تۆ نامێنێ یەکێتی نەمێنێ تۆ نامێنێ ئەزانی بۆ حەلیمە کوردستان دیاردەیەکی بنەماڵەیی و عەشایری واتیە ئەو عێراقە دیاردەیەکی عەشایری واتیە ئەها خەڵکەکە وا تەعەدایان کردو لە کەنیشکەکەیان چووە 11 پاسەبانیان کوشت لە دەوڵەتە عێراق ئەها دیت ئەگرا هەنووز نەوگەسۆ ئیاڵەتە متحدەی ئەمریکا خەڵکەکە هەنووز بڕێ ئازادە ئێوە بە عنوانە دەوڵەت نەتانتوانیگە تەمامەن خەڵک کۆنتڕۆڵکە نەتانتوانیگە بۆیە سنتزۆ ئێژێ دوژمن کە گەمارۆ ئەدەی ڕێگەی دەرچوونێکی بۆ دابنێ ئێوە تەپدانداگە بەسەر ئەو خەڵکە ڕێگەی دەرچوونێکتان بۆ دانیاگە ئەوەی لە تۆ ڕقێسی ئەڕواتە ناوە یەکێتی جمێن ئەدا بە تۆ لە زۆنە سەوزا کەس نایگرێت ئەوەی لە یەکێتی ڕقێسی تێت بۆ لای تۆ ئەوە ئێوە حکوومەتەکەتان ڕاگرتووە بەڵام یەکێتی 1 ساعت نەمێنێ تۆ بڕە 2 ساعت ناکەی چون خەڵکەکە یا قیامت بەرعەلەی هەکا یا ئەڕوا ئەچەسبێ بە حکوومەتی مەرکەزی عێراقۆ چۆن ئیستەتی ئەچەسبێ بە تۆوە ئەو جا تۆ ئەمێنیت و حکوومەتی مەرکەزی عێراق وەم خەڵکە ئەو جا تۆ ئەمێنیت و قیامە ئەم مەردەمە پەس دیت یەکێتی زەرورەتی هەست بۆ تۆ کە بمێنێتۆ ئەمە گشتی درۆست ئەم ئەنتەرانەی بەناوە ئارام ئەحمەق و مارام ئەحمەق ئێوە هەستان تێ ئێژێ بنەماڵەی بارزانی بنەماڵی بارزانی بنەماڵی بارزانی ئەووەڵەن ئێوە بارزانی نییەن و بنە جوولەکەن تەحمیل کریاگەن بە عەشیرەتی بارزان ئەمە یەک دووەمەن تۆ هیچ عەدەدی نییە تۆ بێ یەکێتی نیشتمانی هیچێکە پێ ناکرێ لەو سەرزەمینە ئەمە دوو با بزانی ئەمە گشتی بازیە تکنیکگەلێکی فرەفرە سادەی سیاسی پرۆپاگانداییە کە ئێوەی هێشکەس و تا ئەم دەقیقە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ پەیمانە حەیدەری ئەمتانە لێ ئەشێوێنێت دەسەڵات هیچێک نییە ئیلا تەسلیم بوون لە زەهنیەتانەوێ وا تۆ چەپ و ڕاست کۆنفرانسی مەتبوعاتیەکەی بۆیە ملیار دۆلار سەرفی میدیا و تەلەڤیزیۆنەکەن بەچی ماگنۆ بەچی ئەم خەڵکە گەوج کریاگە بە تەلەڤیزیۆنەکان وا هەستان کەی ئن و NRT 4 و NRT 5 و کوردستان تیوی و گەڵە کوردستان و چوزانم کوردسات و 250 کاناڵە تەلەڤیزیۆنیتان دانیاگە ملیۆن کاناڵە میدیایی تاندانیاگە ملیار دۆلار بوجێ دانێن بۆ لەبەر ئەوەی زەهنیەتە خەڵکی بگۆڕن لەبەر ئەوەی خۆی خەڵکی بە زەهنیەتە خەڵکی بگۆڕن تەوەجۆت کرد ئەو بۆ ئەوەسە هیوادارم بە زوویش چارەسەر بکرێت یەکێک لەو تکنیکانەی ئیستە من بەرامبەرە بەکارم برد ئەمە بوو تۆ نەوەی ئەولسەلامە نەقشبەندی دەستکردە مەولانا خالد کارمەندە ئینگلیسیت بنەجوولەکەی معلوم نییە لەکوێوە هاتکی تەحمیل کریاگی بە تایفەی بارزانی خۆت ناو نیاگە بارزانی لەبەر ئەوەی 7 عەشیرەی تری پێوە بگلێنی هەزاران هەزار کوژیاگە بەدەستیانەوە هێشت ئاوارە و کردن سەرزەمینە لیان بەجێ هێشت ئاوارەی دنیا بوون هەزینەی دنیا پێکردن ئیستەیشە هەرچی جمێنە دنیاز بۆ ئەوان ئەڕوا و تۆ پاڵەداگە 100 دلارەکان ئەدزی و کوڕی خەڵکی ئەکوژی وەلێ تۆ ئەمتە منتەسەب کردگە بە تایفەی بارزانی من لێتەم سندۆ لەمە و بعد کەس بە ئێوە نایژێ بارزانی ئێوە بنە ئەولسەلامە جوون مەسرور مەسعود مسەفا ئەمە یەکێ لەو تکنیکانە سەوا خواردە دا بزانم ساڵێکی تر کەس بە ئێوە نەیوت بارزانی خۆتان ئەگرن لە بلە و بارزانە خۆت ئەگری لە سەرە ڕەش دا بزانم هەر ئەو عەشیرەتی بارزانە بە فیشە کەڵە نادوورێت
ئەو عەشیرەتە وا کوڕەکانیان ئەەکەیتە زندان، وا تەعەدا لە کەنیشکەکانیان ئەەکەی، وا پەلاماریان ئەدەی، وا تۆی قەزەم و باوکە قەزەمە بنە جوولەکەکە هەرچی داراییە برگێسی و ئەم مردمێ کردگەسە نۆکەرە خۆی. حاڵیت بوو. ئەمە پێژن تەکنیکە چی؟ پرۆپاگاندا. ئیسا حاڵی ئەەکەم چ خەوەرە تۆ تەکە کیا تەرەفی؟ حاڵی ئەەکەم تێ هەڵدریاک تۆ ڕئیس حکوومەتە حەلیمی هەنووز نازانی. ئەوە بانک نییە لەون ئەدا بە دانش ئاموز، ئەوە برۆکرە. بانک تۆزێ مەجاڵم پێ بدەم بۆتانی باس بکەم. بەڕێزان، ئەم زانکۆیانەی کە حکومی بە خۆڕایی حکوومەت بە خۆڕایی خوێندن تەرخان دەکا بۆ هاوڵاتیانی خۆی با و قوتابیا خۆشەویستانەی کە دێن لەم زانکۆیانە دەرسە خوێنن. داواکردنی دەرماڵە بۆ ئەوەی خوێندنێکی خۆڕایی بکرێ باوەڕ بکەن لە هیچ شوێنێکی دنیا دەشتیوان نییە. لەکوێی دنیا نەفت ئەفرۆشێت دەوڵەت بووگەسۆ نەفت فرۆش؟ لە عەرەبستانە سعودی، لە ئێران، لە وڵاتە دەستکردانەی وا دروست کردیاگەن. تۆ بەم پوڵە نەفتە ئەیفرۆشی وامڵ کە گشتی ئەم مردمەسە خەرجی کوێ ئەەکەی؟ خەرجی سیۆڵەکانی باوکتی ئەەکەی؟ خەرجی کوێ ئەەکەی؟ خەرجی عمران و ئابادانی ناکەی و خەرجی خەدەماتە بە جامعە نایکەی، خەرجی کوێ ئەەکەی؟ مەگەر ئەمە داهاتە ئەم سەرزەمینە نییە. تۆ لە پشتە کامە تەوجیها خەریکی ئێژی لەکوێ ئەم دنیا ئەدرێت؟ لەکوێ ئەم دنیاتە دیگە خەڵک لە سەروەتە سەرزەمینی بیخوات و حیچێ دەرنێرێت و بنەمای ئابووری نەوێت و تجارەتە گەورە گەورە نەکات و پوورێتر دەرنێرێت و ماڵیات و سەرانە نەگرێت؟ وڵاتی بووە بەڕێوە. تۆ چ کارەی؟ تەوزیعە پوڵەکەی، پوڵ دابەشەکەیتە سەرە مەردم. تۆ تەمامە قودرەتە حکوومەتی دابەشکردنە پوڵە. غەڵەت ئەەکەی ئەم سەهمە مردمە نادەی، بێجا ئەەکەی نایدەی. لەکوێ هاوردەکتە؟ خۆ لە قەورەکەی ئەول سەلام نەوە هاوردگە، لەکوێ هاوردەکتە؟ خەرجە هێزە ئەمنی ئەەکەی، خەرجە هێزە ئەمنی بکەی شنگال بپارێزێت، کەرکووک بپارێزێت، دەوڵەتە کوردی دروستکە. ئەم گەڵگەنیگە پێش دەرکانەی تۆ لەکوێ بە دەردە ئەم مردمەیە نەخوارد؟ ئیلا ئەوەی کە بە تێڵادایان بەسەرە ئەم مردمە تا پارەکەی بدزن، تا گیانی بدزن، تا مەڵک و ماڵی بدزن. لە هیچ کۆی دنیا دەی تۆ دنیای، تۆ دنیای، تۆ عەدەدێکی لەم دنیا، تۆ نۆکەرێکی تێ هەڵدریاگی بنەجووی وا هاتکی مردمە کورد کاولکەی. لەکوێ ئەم دنیا؟ شتیوان نەبووە کە بڵێ ئەبێ من بە خۆڕای خوێندن نەخوێنم، ئەبێ بڕەپارەیەکیشم بدەنێ بۆیە بچم خوێندن بکەم. زانکۆی تر هەنە ئەهلین و خەڵکێکەیە لەوانەیە ئیمکانیاتی مادیان باش بێ، پارەش ئەدەن بۆیە بچم خوێنم. دوای هەندێک جار نمونەی دەرەوە دێنەوە، مەسەلەن دەڵێن لە ئەوروپا وایە لە ئەزانی چی لەم مردمە قۆمیاگە؟ ئەزانی من خەریکم چیت پێ یەکەم؟ ها مەسرور مەسعود مسەفا، ئەزانی بۆ ئەم دیبەیتانەی ئێمە ئێوە نابوو دەکەم؟ ئەیسا حاڵی دەکەم. ئەها من گەرەکم بوو قەبارەیە لاهورە شێخ جەنگی دەرخەم و پاوەڵ تاڵەبانی دەرخەم و یەکێتی دەرخەم کە چەنێ فاسدن چۆن دەسم بۆیان ئەورد؟ بزانە من بێم بێژم خانەوادەی یەکێتی خراوە نێژن تۆ پارتیت، بێژم خانەوادەی فڵانە کەس خراوە نێژن تۆ ئیتلاعاتیت. من ئێشێ دەلیل بێرم کە ئەمانە خراون. مەسەڵەن سابەتی بکەم لاهور لە قەبارەی ڕەهبەریەتان نییە، پیاگ نییە، ڕەهبەر نییە. چۆن ئێشێ سابەتی بکەم بە کەسی خۆی چەسپانگە بە لاهور و ڕەهبەر نییە؟ چۆن ئێشێ سابەتی بکەم؟ لەو جێگە وا ناتوانێت ڕەهبەری بکە. ئەو جێگە کوێز وا ناتوانێت ڕەهبەری بکە؟ بزانە تۆ ئەگەر عەشیرەیە دروستکەی، تۆ ئەگەر دەسەڵاتێکی مافیایی دروستکەی، خۆت بە عینوانی سەرۆکی ئەم دەسەڵاتی مافیاییە بۆ یاسایە دای ئەنی احترام قائل نەبوویت، بۆ نەفەرێک کە لێت ئەکوژن و تەهدیدی ئەکەن احترام قائل نەوی هیچ کە بە دەور تۆ نابێنێ، چون ێژێ بە چ تەزمینێک و بە دەور تۆ بوێسم؟ تێگەیشتی؟ من ئیستا دە نەفەرم ها بە دەورۆ،
یەکێکیان بکوژن من ژنەکەی بەخێو نەکەم مناڵەکانی بەخێو نەکەم تۆڵەی نەسێنمەوە نۆکەی تر بەلامۆ دانانیشن جا ئێستا با دەست پێ بکەم ئەو ڕۆژە دابوویان لە 3 نەفەر دەوروبەری پاڤڵ لاهور 3 نەفەریان لێ کوشتە بوون من ئێشە چۆن سابتی بکەم بەوانەی وا دڵیان بە لاهور خۆشکردگە لاهور ڕەهبەرە سیاسی نییە ڕەهبەر نییە کاورایەکی ترسە زاورە وا ترساندگیانە حەچێ سەری ناوێتەوە چۆن هەر بە ناوە خوای میهرەبان کە دەستی پێکرد خەڵک وەزانێتە بە ناوی خوای گەورە و میهرەبان دەست پێکردن شتە خاسێکە بەڵام هەر ئەم خوا کە ڕەحمان و ڕەحیمە قەهارە جەبارە ئەمانیشە هەست تۆ گەرەکتە کامیان بوێنی کەریمی بوێنی ڕەحمانی بوێنی ڕەحیمی بوێنی یا قەهاری بوێنی یا جەباری بوێنی من ئیستە ڕەهبەری حیزبێکم پەلامار دریاگم من ئیستە ئیتر ڕوە ڕەحمان و ڕەحیمەکەم نییە بۆ دوژمن بەڵکو جەبار و قەهارەکەم هەست وەختی وامم مەوقعیەتە شەڕا بە بسمە ڕەب جەبارین دەست پێ یەکەم نە بە ناوە خوای گەورە و میهرەبان هەڵی بوو ئیستە بۆ تەرەفدارانە لاهورە شێخ جەنگی زریکەیان لێ هەڵەسێ جمێنەدەن چون دەقیقەن دەسم نیاگەسە سەر ئەو جێگەوا تەئسیری تێکە بەو نەتیجە ئەیگەیەنێت ڕاست ئەکا لاهور ڕەهبەر نییە تێگەیشتی جا ئیسە تێمە سەرە تۆ تا بزانی ئێوە نە کوردن نە کوردی ئەزانن نە جەهانە کوردی ئەزانن و چۆن ئەم مردمی ئێمەتانە سەقەت کردگە چۆن سەقەتت کردگە ئێمە پێمان وایە ئەساسی هەرچی شتە ئیرادەیە تۆ ئیرادە ئەەکەی بزان ئەو خوێندکارانە ئیرادەیان کرد لەگەڵ توە دەرکەون ئیرادەیان کرد لەگەڵ توە دەرکەون و خۆ پیشاندانکەن ئەوە ئیرادە بوو بەڵام لە پشتە ئیرادە کۆمەڵی شت هەست کە ئیرادە دروست ئەکا بۆ ئەم خەڵکە ئیرادە ناکا مەسرور پێ بنێ بەسەر تۆ مەسعود مسەفا بۆ ئیرادە ناکا سەبەبی هەست ئیستە پێتێژم سەبەبەکەیت پێژم و من ئەمە دروست ئەەکەم جابان نمونەیەکت بۆ بێرمۆ تا حاڵیت کەم سەبەب یعنی چی بزانە ئیستە من کە دانیشم بۆ تۆ تەحلیل ئەەکەم لە ناو زهنە منە تەسەور گەلێک مەوجودە لە دەوڵەت لە خەدەمات لە شەرعیەت لە مبارزەی میلەتێک بۆ ئازادی تەسەورێک هەست هەمووی ئەمانە ئەمەقەی یەکتری و ئانالیزێک ئەەکەم بە سوورەتە کەلامێکی ئەوامانە تێتە دەرتا خەڵکی تێبگا بەڵام هەمووی ئەمانە لە مێشکە من ئەتەفاق کەوتگە ئەگەر من ئەم سەوادمە نەوێ ئەگەر من نەزانم خوا هەم قەهارە هەم جەبارە هەم ڕەحمانە هەم ڕەحیمە تۆ معمولەن بەڕووی ڕەحمان و ڕەحیمەکە قسە ئەەکەی بەڵام وەختێ خاتی بووی وەختێ نادروست بووی وەختێ لە دەستوراتی دەرچوویت جەبارە و قەهارە بزانە شەڕە دینیەکانی دنیا شتێکیان بە ئێمە سابت کرد ئەویش ئەوە بوو ئەوامترین خەڵکە ئەم دنیا لەسەر بچووکترین چمک حساسە و چمکەکان زۆر حساسن مەسەلەن کابرا لەسەر ملحید و کافر حساسە کابرا لەسەر خەواریج و منافق حساسە ئەمانە گشتیان چمکن ها شەڕ کریاگە هەزاران ئینسان کوژیاگە لەسەر ئەوەی یەکێ خەوارج بووگە یەکێ سەحابە بووگە چمکن ئەمانە چمکن تەوەجۆت کرد ڕەحمان و ڕەحیم چمکن جەبار و قەهار چمکن خەڵک لە ناوە دینا فێرە ئەم وەسواسیە بووگە بۆیە من بە تۆ ئێژم کامە وڵات درۆمەکە تۆ منزورت عێراقە چمکەکان زۆر مهمن تا خەڵک حساس وێ لەسەری شەڕ مەزهبی و ئاینی خەڵک دنیای فێر کردگە لەسەر بچووکترین چمک حساس ون کابرا لەسەر چمکە حەڵاڵ حساسە ئەم خواردنە حەڵاڵە یا حرامە گۆشبەرازی واتی ئایانێتیایە چمکەکە مهمە حەڵاڵ و حرام مهمە تێگەیشتی جائزە بە حاڵیت کەم ئێوە کارێکتان کردگە بەم خەڵکە زوانە دایکیە خۆی نازانیت جیهانە کوردیە خۆی نازانیت
حساسیەتی لەسەر چمکەکانە نەماگە، حاڵی فرە خراوە، بەڵام نازانێت چۆن ئیرادەکە بکات. بۆیە ئێژێ بە بیانووی دەرماڵانە و بۆ دەرماڵانە ئیرادەمان کردووە، وانییە ئیرادەی کردگە تۆ بڕۆخێنێ بەڵام نازانێت چۆن. ئیسە پێتێژم چۆنە و ئیرادە تا حاڵیکەم دانیشە خاش گوێ بگرێت تا حاڵیکەم بە نەجوولەکەم. مەسەلەن ئەمەی کە بۆ تۆی ئەخوێنمەوە شعرێکە لە ژنێک بناوە خاتون جەهانارای پاوەی. ئەژێ هیجران باوڕە تۆم، یە چەندی وەختەن هیجران باوڕە تۆم، دەروون پڕ حەسرەت گرفتاوڕە تۆم، تەن خەستەی زەلیل هەم زامداوڕە تۆم، ڕەنگ زەرد و زاویف پەی دیداوڕە تۆم، لە بوشک و ڕەنجور دەردەداوڕە تۆم، وێڵ و هەراسان بەژن و باڵاوی تۆم، شێت و شەیداوی ئەشک کاڵای ئاڵاوی تۆم، لەیلێ هەی مەجنون من مەجنونە تۆم، زوڵەیخا و یوسوف هەر مەمنونە تۆم، جەشیرین بەدتەر تەشنەی دینە تۆم، پەی تۆ گوڵەنداوم شەیداوی مەدهۆشم، پەی تۆ چون باراوم نەمەد نەدۆشم، پەی تۆ سەراپام زەرد بیەن چون بەی، ئینتزارەن تەشریف باوڕینەی، ئێراو دەم کەردەن قیبلەم ئەر تۆ بەی، کەرۆت پاویەنداوز نەی و مەی و بەی. ئیدامەی هەست. بزانە مەسرور بارزانی مەسرور مەسعود مسەفا لە پشتە ئیرادە کۆمەڵی ئیتفاقە کەفێ تا ئیرادەیە دروست ئەبێت. تۆ ئەبێت تەسەورێکت لە لەزەت بوێت و تەسەورێکت لە بێزاری بوێت تا دیزایر بێزاری و لەزەت لە تۆ ئیرادە دروستکە، پاڵ بە تۆ بنێ و ئیرادە دروستکە. تێگەیشتی؟ بزانە سەرەتا جەهان ئارای پاوەیی لە بێزاریەکانە خۆی وتی، بێزار بوو، هیجران باوڕە تۆم، هیجران بێزاریە، ئەم فراقە بێزاریە، من بێزارم لە فراغێک لەوەی تااقەتم نامێنێ، لەوەی دنیا خۆش نییە، تامە دەمە وشکە هیچکوی جوان نییە، من بێزارم لەمە. کەواتە ئەو بێزاریەکیەس لە فراق لە جگەیی لە نەدینە دڵبەرا بێزاریەکی هەست. ئەم بێزاریە ئەنگیزەیەک دروست ئەکا، دیزایرێک دروست ئەکا کە ختمە بە ئیرادە ئەبێ، یەکسەرە ئێژێ ئیرادەم کردن، دڵبەر ئەر تۆ بەی، قیبلەم ئەر تۆ بەی، پایەندازت کەم مەی و نەی و بەی. پەس لەگرا بۆ ئەمەی خەڵکە کوردەوار ئیرادە بکا پێبنیە بەسەر تۆوە، ئەبێت بازنەی لەزەت بردنی و تەسەوری لە لەزەت و تەسەوری لە بێزاری گەورە بێت. بازنەکە چکۆلەز، ئێوە ئەم بازنەتانە چکۆلە کردگە. خەڵکەکە بێزارە، بەڵام بێزاریەکەی چکۆلەز نازانێت چەنی گەورەس تا ئیرادەی گەورەی لێبێتە دەر. مەسەڵەن خەڵکەکە بێزارە لە مەسئول بازی، خەڵکەکە بێزارە لە گەندەڵی و فەسادە ئابووری، خەڵکەکە بێزارە لەوەی کە بێدەسەڵاتە، لەمە بێزارە، بەڵام خەڵکەکە بێزار نییە لەوەی کە نامەردیان کردگە، خەڵکەکە بێزار نییە لەوەی کە کۆی لەیان کردگە، خەڵکەکە بێزار نییە لەوەی کە عەدەیە ئەمانیان کردگە بە مەڕووماڵات و خۆیانیان کردگە بە ئاغا بەسەریانەوە. خەڵکەکە ئەمە هەستی پێکا، بزانە تامی دەمی وشک بووگە، دنیا خۆش نییە، حچە تامی پێنادات، داهاتوویەک ناوێنێ، لە ئیستەی چێژ ناوات، بێزارە. لەزەتی وا لە چیە؟ لەزەتی وا لە ئەوەی کە بێتە دەر و دوو شەق بۆشێنێ، دوو جمێنوە تۆ بات. ئەو هێشتا تێنەگەیشتگەت لەزەتە گەورەتر وا لە ئەوەی کە خۆی ببێ بە سەروەر، خۆی ببێ بە ساحێ و دەسەڵات، تا ئیرادەی دەسەڵات بکە. ئێستا ئیرادەی کردووە، ئیرادەکەی چکۆلەیە، ئیرادەکەی چکۆلەیە، ئێژە دەرماڵانە. بۆ لەبەرەوەی تۆ سەرە لەم خەڵکە شاوت کە خەڵک
بازنەی لەزەت و بازنەی بێزاری چ کۆلەیە؟ تۆ بە سۆشیال میدیا بە تەلەویزیونی قۆڕ بە خەتابەی قۆڕ بە قسەی قۆڕ ئەم خەڵکەتان چ کۆلە کردگە؟ وا لە جیهانە کوردی تێناگە. لە جیهانە کوردیا تۆ دامنەی بێزاریت گەورەس، دامنەی لەزەتت گەورەس تا ئیرادە دروزەکە. جیهان ئارا کەی حازر ئەوێت هەممەی ئەوەی سکر تێرێ و شەراب سەرخۆشی تێرێ نەی دەنگ خۆش و نەغمەی خۆش و مۆسیقا لەگەڵ بەی لەگەڵ لەش ژنانە بخاتە اختیارە مەعشوق. کەی ئەو ئیرادە ئەکا وەختی فرە بێزار ئەوێت و وەختێک ئیستە ئەم لەزەتەی گەرەکە وا پێت ئێژم وەختی ئەم ئیرادە ئەکا ئەم لەزەتە تووشی ئەوێت. ئیراودەم کردن قیبلم ئەرتۆ بەی کروت پایەنداوز نەی و مەی و بەی ئەروام نەمەندەن ڕۆحم بیەن پەی ئەرواحم نەماگە و ڕۆحم پەی بووگە مەرتۆ بەو ئەنفاوس ئیسا و کەریم حەی مەگەر تۆ بێ من ڕۆحم تیانەماگە لەزەت چییە؟ منیسە بێ ڕۆحم، من ئینسانێکی بێ ڕۆحم. ئیستە ئەیسایەکم گەرەکە کە تۆی بێی وەکو معجزەکانە ئیسا کە مردووی زێنگە کردو من حەیکەی تۆ. من بۆ ئیستە ئەم بەی و مەی و نەیە ئەدەم بۆ ئیرادەم کردگەی تەمامی ئەمانە تەسلیم کەم بۆ خاتری ئەوەی کە بەم لەزەتە بگەم ئەرواحم نەماگە ڕۆحم تێ بکەی. تێگەیشتی؟ ئیرادە چی گەرەکە؟ ئیرادە ناسینی لەزەتی گەرەکە، ناسینی بێزاری گەرەکە. ئەم خەڵکە هەنووز بێزار نەوگە لەوەی کە تۆی قەزەمە بنە جوولەکە چۆن بەسەری و حاکمیت، خۆی بە باڵا دوومتریەکەی وە ئێشێ بەسەر خۆی و حاکم بێت و ئەرباب بێت. بێزار نافەهمێ کە بێزار لەوەی کە باڵای تۆ ئەوێنێ، قسەکردنە تۆ ئەوێنێ، باوکە ئەوێنێ، ئەو سەلامە بنە جوولەکە ئەوێنێت، ناتوانێت گۆی پێ بکە، ناتوانێت قسەی پێ بکە، بۆیە ئێژێ بۆ بندیوارانە هاتگمەسە دەرەوە. من چیەکەم؟ من بازنەی لەزەتی لەگەڵ بازنە بێزاریەکەی گەورە ئەەکەم ئەفامێت. وەختی پێژم کامە وڵات؟ مەگە تۆ کوردستانی؟ مەگەر تۆ وڵاتی کوردەواری؟ مەگەر تۆ ئیرادە و هەیکەلێک دەوڵەتە کوردیت؟ ئێمە خارین، خەفیفین، سەرزەمینمان بەجێ هێشکە، دائیمەن شکستمان تەحمیل دریاگە، دائیمەن خوێنمان داگە و بە فیڕۆ چووگین لەبەرەوەی قەبارەی ئێوە چکۆلە بووگە. وەکو چۆن ئەوانەی هەڵەخەنەوە بۆ لاهور من نیشانمدا لاهور ڕەهبەر نییە. گەرەک تەسابەتی بکەم قسەکانم ڕاستە، گوێ بگرە. ئەمە پاڤڵ تاڵەبانیە ئیمڕۆ. لاهوروا لە بیرتا من دیبەیتم لەسەر دانیا لەسەر حەڕەشەکە وا کردە، جا ئیسە گوێ بگرە لە لاهورە ئامۆزاگە ساحێوەی یەکێتیت. هەڕەشاکە کی هەڕەشاک؟ ئەوە هەڕەشە بوو؟ تووبرایەتیمانەوە هەڕەشە بوو. ئاگاد لێیە چۆن گاڵتە پێیەکا پاڤڵ؟ دێ مەرگە خۆشە، دێ ئەو تێ هەڵدریاگانەی دەورە پشتە وا خۆیان بە فیشەک بەستگەسەوە، ئەو فیشەکانە مەگەر بکەنە چاڵە چاوە خۆیان. دەی تۆ کەی خۆ دەجوڵێنی تۆ؟ عرزەت بوو خۆت بجوڵێنی تۆ. مەسرور ئیستە دیت چۆن لە بینتانەوەم لە بینە ئەوەم پەلەمەکە. پەلەمەکە مەسرور مەسعود مسەفا. من ئۆسای داسانەکەم با داستانێکە بۆ تعریفکەم بزانیت. لە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا گەورەترین کەیسە تەرۆریستی ئیاڵەتە متحدەیە ئەمریکا هەنی یەک نەفەر ناوی تئۆدۆر جان بزنسکی بوو. تئۆدۆر جان بزنسکی فارق التەحسیل دانشگاهە میشیگان و هاروارد، دکتۆرای ریاضی فیزیک و ریاضیات مەحز بوو. لە فاصلەی ساڵەکانە 1970 تا 1995 هەژدە بۆمی تەقاندۆ لە ئیاڵەتە متحدەی ئەمریکا کەس نەیکرد. بۆ لەبەر ئەوەی گەرەکی بوو ڕای گشتی ئەمریکا بۆ لای خۆی ڕاکێشێت، بوو بە ڕەمز و ڕازێک. تەواوە پلیس ئەمریکا بەسیج بووەم کاورا بگرێ 50 ملیۆن دلارە ئەو وەختە بودجەی FBI خەرج کردیا ئەم یەک نەفەرە بگیرێ، یەک نەفەر لە ئەمریکا. وەختە
تێئۆدۆر جانبزینسکیان گرت دەوڵەتە ئەمریکا فشاری بۆی هاورد بیکات بە نەخۆشە ڕەوانی باجی نەدا وتیان حکمە ئیعدامت سەندەلی کارەباییە معاملەیان تەکیا کرد بە شەرتێک کە دادگاکە بەردەوام نەکات حەبسی ئەبەدی پێ بدەن و ئیعدامی نەکەن دەوڵەتە ئەمریکا معاملەی کردەکە یەکێک ئازانی بوو لەبەر خاتری ئەوەی تێئۆدۆر جانبزینسکی ئەو بۆمبانەی ئەتەقاند و سرنج خەڵکی بۆ ڕابکێشرێت تا ئەم قسە بکا بۆ خەڵکی تا خوی خەڵکی بگۆڕێت زەهنیەتە خەڵکی بگۆڕێت ئەزانی بۆ دەوڵەتە ئەمریکا معاملەی تەکا کرد دقیقاً بۆ خاتریەوەی لە گۆڕینی زەهنیەتە خەڵکی ئەترسیە بۆیە معاملەی تەکا کرد یەک نەفەر من یەک نەفەر بوو ماخێزم دروست کرد وا بنە بۆشە گشتانم دەرخست من ئەزانم دەسەوەم بۆ کوێی تۆ من ئەزانم چۆن ئەدەم لە تۆ من ئەزانم چۆن تۆ زریکەت لێ هەڵەسێنم من ئەزانم چۆن تۆ تڕۆ ئەەکەم لە ناوە خیاڵستانە خەڵکیە ئەها پێشمەرگەکانە بە حیچێ ناگرم خەڵک پێی وا بۆم پێشمەرگانە فرە مهم من ئەها من لە کەرکووکا پێتانم دەرخست لە ماجرای مختلفا پێتانم دەرخست لەسەر جەریانەکەی لاهور پێتانم دەرخست ئێوە پیاگیش نیەن مشتێ ورگن وەنە مانگا دەمانچەی بەخۆی و بەسکە کەرە و باڕە ئەسڵحەی وا پێ ئێوە نە پیاگن نە شەهامن تارز نە خۆتان نە پێشمەرگەکانتان نە ئەقید و ئەمید و ئەوانەکەتان وا یاڕووی ڕانیە 10 دقیقە شەڕی نەکرد 10 دقیقە شەڕی نەکرد لە چرکەیەکا کوشتیان ئەقید سەربازی بیت من چی ئەەکەم من ئەو هەیکەلە کارتۆنیە درۆزنانەیە ئێوە وا لە حکوومەتەکەی ئەشرەف غەنی فەشەلترە نابودی یەکەم نابودی یەکەم ئەها تۆ فرە ئیدعا دەکرد کوردی من ئمشەو شعرێکم لە بانوو جەهانارای پاوەیی بۆت خوێندەوە وا تەمامە مامۆستایانە زوانە کوردی بە شاعرەتی هەڵدریاگەکانە مەشە خوارتان یەک دەحفە نەیانتوانی گە تەفسیرێکی وا بکا کە من کردم لەسەر ئیرادە وێسیام ئیرادە لە شعرەکەی جەهانارا سابتم کرد کە ئیرادە لە پشت ناسینە بێزاری و لەزەتا تێت وەختێ بێزاری و لەزەت ئەناسی تەسەورێ کرد لێ هەز بێزاری بێتاقەتت ئەکا و لەزەت ئەتکێشێ ئیرادە ئێتە دەرۆ جەهانە کوردی ئەمەسە وەختێ تو ئێژی زوانێ دایکی ئێشی بزانی ئینسانە کوردی و جەهانە کوردی لە ناوە ئەو زوانە چه شەکڵی بووگە ئیستە دیتان ئێوە بە زانکۆکانتان و مامۆستای سەرپانتان و ئەشعرێنین نە کوردن ئێوە مشتێ بنە جوولەکەی پدەر سوختەن وا هاتکن مردمە ئێمە نابودکەن ئەزانی بۆ ئەوانەی زانکۆ ناتوانن بێت بڕۆخێنن لەسەر ڕەش لەسەر ئەوەی بازنەی لەزەت و بازنەی بێزاریان چکۆلە بووگە ئەها کابراوا لە بیلۆڕۆسا هاوارەکایژێ ناگەڕێم و جێمهێشت ئەو کابرا بازنەی لەزەت و بێزاریەکەی چکۆلە بوو تۆ چکۆلت کرد بۆیە جێهێشت چوو نەیزانی جا ئەگەر ئەو جۆرەی ئاخێزە کوردەوارە سربەخۆ و وسعەتی پێئەداوە بازنەکە گەورە ئەکا گەورە بوایە نەئەچوو بۆ بیلۆڕۆس ئەوێسیا سەری تۆی بەبەرد لەسەر ڕەش پانە کردەوە حاڵی بووین ئەو هەنووز نازانێت لەزەتە سەروەربوون چییە ئەو فکرەکان لەزەتت دەرچوون چتە خۆشێکە لەزەتە پەنابەربوون لە ئوروپا چتە خۆشێکە نازانێ لەزەتە سەروەربوون لەسەر خاکە خۆتا ئەرباب بوون و سنگ ئەستور بوون و مل فراخ بوون چ لەزەتێکە نازانێ چون تۆ خار و خەفی فکرگە نەتێشکە ئەو لەزەتە بوێنێت نەتێشکە فێرە ئەو لەزەتە بوێت ئەو بێزارە لە باڵای تۆ لە دیتنە تۆ لە قسەکردنە تۆ ئەو بێزارە لەو خاکەوە قاچ ئەخەیتە سەری تۆ وەلێ نازانێت ئەو ئێشێ بێزار وێ لە دوژمنێک کە ئەو بێزاریە لە ئەما دروستەکە کە بێزاری خاککە حاڵیتە نازانی بۆ چون عاقڵ نەماگە چون ڕەحبەر لەم سەرزەمینە نەما تا ئێمە هاتین جا بێسە ئەو خیاڵستانە کوردیە پەیمانە حەیدەری و ئاخێزە کوردەوارە سربەخۆ دروستیەکە بزانم یەک نەفەر لەم سەرزەمینە خۆی ئەگرێ کە خائین و نادروست بێت
بزانم خۆی ئەگرێ ئەوە سەدی بەیتەکانە من تەئسیردا ئەنێ تا بنە وجودت ئەسووتێنێ تۆ وشەی بارزانیت بە بارمتە گرتبوو تا 7 عەشیرەی پێوە بدەی وەلێ من لێتی ئەسێنمەوە تا بزانم حەد لە عەشیرەی بارزانی سەرە تۆ ناکوتنەوە تا بزانم نایکوتنەوە مەسرور مەسعود مەسەفای بنە جوولەکەی ئەو سەلامە جوولەکە ئەمانەی وا من ئمشەو بە ئێوە وتم با بزانی قیاسێکم لە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا ئەربابە گەورەکەی گشتان هاوردەوە حتا نەوێ ئەربابە مستەقیمتانوێ ئەوە نۆکەرە دەوڵەتە ئێرانن تێئۆدۆر جانبزنسکی دەوڵەتە ئیاڵەتە متحدەیە ئەمریکای بەچۆ کاور دەوڵەتە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا ترسیا تێئۆدۆر دادگاه بکاتە نەمایشە گەورە و کۆنتڕۆڵ لە دەسە ئەمریکا دەرچێ حاڵید بوو ئەنتەر ئەگەر پرۆپاگاندا تەئسیری نییە و کەلام تەئسیری نییەم گشتە تەلەڤیزیۆنە چێتۆ دادنیاگە قسەی مەفتە خەیتە ناوت دەمە مەردم قسەی ئەحمەقانە خەیتە ناوت دەمە مەردم ها بۆ ئیشتە زیقتان کردگە بەدەسە دیبەیتەکانە من و زریکەتان لێ هەڵسیاگە بۆ پەلەقاژە ئەکەن و جمێن ئەدەن لەبەر ئەوەی تەئسیرم تێتان کردگە ئەزانن ئەتان ڕۆخێنم ئەو خوێنکارانەوە بۆ دەرماڵانە هاتنە دەرۆ ئەم دەفعە من تێرمیانە دەرۆ وا سەر پان کاتۆ لەسەر کورسیەکەی دانیشێت هەر ئینسانێ لەم سەرزەمینە ئێشێ ئازاد بێ وەکو چۆن ئەجدادمان ئازاد و سەروەر و گەورە بوون حاڵی هەین من لە دڵە ئومەتە کوردی و هاتگمە سەدەرۆ لە دڵە تەعقیبە ئازادی و کوردیەت و هاتگمە سەدەرۆ دەنگە ئەم ئومەتەسە با بزانین نیچە ئێژێ ئەو خەتابە بێژەی وا بە ئیحساس و شور و قسە ئەکات هەموو ئەندامەکانی لەشی ئەکەونە حرەکەت خوێن ئەگا بە مەغزە ئەم ئینسانە و ئەوەی تێتە دەرۆ یەک لە دوای یەک بەرداشتە سادقانەکانە ناو مشکێتی بۆیە تەئسیرە سادقانەدا ئەنێ وەلێ ئینسانێ وا خەمزە ئەکا و وردە قسە ئەکا هەموو قسەکانی درۆست و خەریکە پەردەپۆشی درۆکانی ئەکا بۆیە دەنگ هەڵناوڕێت و بۆیە ئەحساسات و شور نێنە ناوە کەلامە فاخرە گەورەیە بۆیە خەڵک ئێژێ درۆ ئەکا درۆزنە ئەها تۆ باوکە کەوە لاڵەکەت و ئەها دەوروبەرەکانە ئێوە گشتتان درۆزنن و خەمزە خەمز و ئەحن ئێژی بەرازن وانە ناوە گڵاکۆنا مۆڕەمۆڕ و مشەمشتانە لەبەرەوەی نیشان بەن فرەژینن خەڵک و درۆزن و خوێڕی و حیستان تێئەگا کە هەن ئەها چۆن کەلامە من لە دڵ تێتە دەرەوە بە دڵ ئەنیشێت حاڵی دەوێ من ئاوا ئەتخەم بە مەعرفەت جیهانە کوردی ئەتخەم ئیرادە لەم سەرزەمینە مەوجودە بەڵام بازنەی بێزاری و بازنەی لەزەتەکە چکۆلەس کە من گەورەی ئەکەمەوە تا ئیرادەی گەورە بخولقێنێ لە تۆ تێپەڕێت خەڵکە ئەم سەرزەمینە ئێمە لە حکوومەتە بۆ گەنە حەلیمت تێ نەپەڕیگە دەنا ئیرادەی مەوجودە و هاوار ئەکان نازانێت با بازنەکەی بۆ گەورەکەمەوە ئەم جار ئیرادەکە تێپەڕینە لە تۆ تێپەڕینە لە بەغا ئەمە ئەم ڕۆڵانە نەوا ئەڕۆن لە بەغا پاڵەدەنەوە حاڵیت بوو مەسرور ئەوانەتان وا گوێتان لێبوو لە دیبەیتەکانە بەرامبەر بە لاهور و پاڤڵ و ملا بەختیار و یەکێتی کردم دیتان بازیەکە چۆنە دیتان ئەمانە ڕەحبەر نیەن دیتان ئەمانە مشتێ سەخیفە هاوردەن لەوێ دانیشتگەن و ئەقڵ و ئیرادەی هیچێکیان نییە و ئەمە ئەقڵە کوردیە و ئەمە دانائیە کوردیە و ئەمە بە مەچەکە یارانە ئەم سەرزەمینە و دەورانە دانائیە ئێمە ئێوە نابود ئەکەین و نابوددانەکەین بێسە بە دیاری و بزانە نابودە دەکەمیانە بزانە ئەم جارە خەڵک حاڵی خراو بوو لەزەتی لە هیچێ نەورد وەکو چۆن جەهانارا ئەیوت حاڵم خەیلێ خراوە دنیا تیرە و تارە وێت وێلاونە تۆم بێزاریەکە گەیە ئەوج کورەوتی ئیراودەم کردن قیبلە مەرتۆ بەی
پایندازت کەم مەی و نەی و بەی هەنووز نازانن ئەم بێزاری وا لە چ سەتحێکا و ئێشی کامە لەزەت دەسیان کەفێ تا بەسەر توا باز بدەن ئیرادەی بازدانە بەسەر تۆ و تێپەڕبوونە لە تۆیان بوێت و من ئەوە دروست ئەەکەم و تۆ ئەیوێنی دروستی ئەەکەم لایەوە خۆش